بیدرانی عزیز و خۆشەویست لە هەرکوێکن سڵاوی ئەمەتان لێبێ و ئەم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئەواری سەمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاک هاوکار ساڵحمان کردووە کا بەڕێزیان دەرهێنەرن قسە و باسەکەین لەسەر جیاوازینی نێوانی کارکردن لە نێوان دراما و فیلمدا. کاگاوکار بەخێربەی سەر و سەرچاو. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ ئەم دەرفەتەی بە ئەمڕۆ بە ئێمە بەخشی. کاگاوکار سەرەتا بزانم مێژووی کارکردنی تۆ وەک دەرهێنەر بۆکەی ئەگەڕێتەوە ماوەی چەند ساڵە تۆ لەم بوارەیە کارەکەی پێم خۆشە بزانم بە ئەکادمی بۆت خوێندووە یاخود شتێکی خۆڕسکی بۆ لە ناو تۆیە سەری هەڵداوە؟ سپاس بۆم دەرفەتە دەستان خۆش نامەکەتان. هەڵبەت وەکو کارکردنی ئەمە لە بواری هونەریە بە گشتی یاخود مەجای فیلم و بواری فیلمسازی جیاوازە. من سەرەتای ساڵی 2000ەکان چوومە پەیمانگای هونەرجوانەکان بە شانۆ و کارم لە بواری شانۆ دەستی پێ کرد. باشە. کۆمەڵێک کارم لە نۆئاندن و دەرهێنان لە شانۆیان کردووە. دواتر لە پەیمانگای هونەرجوانەکان ئەزمونێکی تر بوو بۆ من کە وەکو مامۆستا لەوێ کارم کرد و داوام کرد. دوای خوێندنی شانۆ هەڵبەت بەشی فیلمسازیم لە ساڵی 2007 چوومە بەشی فیلمسازی زانکۆی سلێمانی وەیتر لێەوە ئەزمموی خۆم دەوڵەمەند کرد لە ماجاری فیلمسازیەوە بەشی دەرهێنانم لە سینەمای سلێمانی تەواو کردووە. لە ماوەی خوێندنمدا دوو فیلمم بەرەمهێناوەکو دەرهێنەر زانکۆ و دوای زانکۆش دوو کورتە فیلمی ترم دروست کردەوە تا ئێستاش بەردەوام سەرکەوتوی بزانم بۆ ئەوەی کە پەیمانگاشت تەواو کردووە لە هەمان کاتدا زانکۆشت تەواو کردووە بۆ ئەو بەشی کە خۆت حەزی لێ بۆ لە ئێستایا کاری تیاکەی بزانم تا چەند بۆ دەرهێنەر بڕوانامە گرنگە بەتایبەت لەو بوارەی کە بۆی بخوێنی و بواری کە حەزت لێتی. بەڵێ پێم وایە بڕوانامە بۆ هەموو مەجالەکانی تریش وە بەتایبەتی بۆ هونەر بڕوانامە وەکو چۆنەڵەیەک کلیلێک بەدەستەوە بێت تقریبەن تۆیتر کاتشتە بەشی خوێندنی هونەرەوە لە سینەما بێ شانۆ بێ وێنە کێشان بێ مۆسیقا بێ هەر مەجالێکی هونەری بێت تەماشاکەیت بڕوانامە ئەتوانێت درگەکان بۆ بکاتەوە بچتە ناو ئەم فەزایەوە بەڵام لە ناو فەزایە کە تۆی کارکتەری خۆت چی قبوڵەیان چی دروستەکایان چی ئەدۆزێتەوە چی ئینتاجەکات ئەوە ئیتر کەوتۆتەوە سەر خودی کەسایەتیەکان بۆیە ینی ئەگەر بڵێن وڵا ئیلابێەوەی کە دەرهێنەرە یانەوەی کاکتەرەیانەوەی کە مۆزیسیانە ئیلابێ بڕوانامەی هەبێت ئەمە بۆ چونێکی هەڵەیە خۆ سەردەمانێکی پێشوو وەک ئەپدەیتێک بۆ نمونە وەک تا چۆن یارمەتی دەرە بۆ ئەوەی بۆ نمونە تۆ لە بابەتە نوێەکانی بۆ نمونە کامێرایە مۆنتاژە لەو بابەتانی کە ڕۆژانە ینی گۆڕانکاری بەسەرایشتی تازەیەتە ناو بوارەکەەوە بۆ ئەوەش تا چەند گرنگە ئەکرێ وەکو دیوێکی معرفی بۆ خودی هونەرماند مەجالێکی باش بێت ینی بتوانی تۆ بە شێوەیەکی زانستیانە لەبارەی مێژووی ئەم هونەرەوە لەبارەی ئیشکردن و کارکردن ڕەوتەکانی مەجالەکە تۆ معلومات وەرگری زانیاری وەرگری و ئەتوانیت ئەگەر باڵێن زانکۆیەکی باش بێ یاخود خوێندنی باشت هەبێت لەو مەجالەیە ئەتوانیت تۆکو تەکنیکارێکی باش لەنا ئەو مەجالەیە بەڵامش مەبەستم لەوە ینی تۆ بۆ نمونەگەر دەرهێنەرێکی باش بێ پێویستە کامێرامانێکی باشش بیان ئەگەر کامێرامانێکی باش نەبێ مەسەلەن لە 150 لێ بزانی مەسەلەن لە مۆنتاژ لە شتە وردەکان بزانی چونکە وانەیەوە تۆ کاتێک کە دەرهێنەری دەبێت بە وردی ئاگاداری وڵا بەڕاستی لە مەیکەپ و مەجای میکیاجەوە هەتاوەکو دەنگ و ڕووناکی و کامێرە و هەموو ئەو توخمانەی کە تۆ توێت فیلمێکی پێبەرهەم بێنی دەبێت زانیاری و شارەزاییت هەبێت لەو مەجالەیە چونکە تۆیتر دوجار کە ئەکتەریگەتە بەردەستە دەبێت بەپێی دۆخی کارکتەرەکەی بەپێی دۆخی ژینگەکەی بەپێی دۆخی ئەوی کە لە سینارەکەی هاتۆ تۆ ئەم کارکتەرە بنیاد بنیتەوە توێتەوە بیخیتەوە بەردەم کامێرە شارەزاییت نەبێت ناتوانێت چونکە هیچ کەسێکیش بەقەدەر دەرهێنەرەکە مەبەستی نییە بزانێ ئەو ئەکتەرێت چۆن بێ و چی بێ ینی خۆی پێش ئەوە ینی لە باگراوندی خۆیان وێنایەکی بۆ داناوە ینی بەس دەرهێنەر هەستەکەم بتوانێت بە تایبەت ئەو کەسە بدۆزێتەوە. دوجار دەرهێنەر ئیشی ئەوەیە کە چیرۆک بوێنە بکات کاتێک کە تۆ چیرۆکێکت لە بەردەمایەوە ئەتەوێت دوێنای بکەیت و بخیتە بەرچاوی بینەرێک ڕەنگە تۆ چیرۆکێک وەکو چیرۆکێکی ئاسایی یاخود خەیاڵێکی وهات نەبێت کەسێکی ئاسایی کە بخوێنێتەوە بەڵام کاتێک کە دەرهێنەر چیرۆکێکی خوێنێتەوە چینۆرێکێک دروست دەکاتەوە ئیکاتەوێنە ئەبێ هەموو ڕەهەندەکانی ئەم چیرۆکە لەبەر چاو بگرێتی لە
کارکتەرەکەەوە لە دۆخی دەرونی کارکتەرەکەەوە دۆخی جستەی کارکتەرەکەەوە شێوەی و ئیتر دروستکردنی ئەو ئەجوائەی کە پێویستێتی بۆ ئیشێکی هوەری بۆ فیلمێک بۆ هەر ئیشێکی درامی تەلەڤیزیۆنی بێ هەر شتێک لەو بابەتان زام کاگاو کار نەماوەی ئەم چەند ساڵی کە کاری هوەریت کردەوە بۆ نمونە چەند بابەتێکت وەرگرتەوە بۆ نمونە بەڕێوەبەری بەرهەم وەکو بەڕێوەبەری بەرهەم کارت کردو لە چەند کارێکە وەکو ئاکتەری دراما کارت کردو بە هەمان شێوە ئەکتەر بووی لە کورتە فیلمەکە کاری دەرهێنانت کردو بۆ چەند ئیشێک بزانم لە شانۆ دوور بوویت چۆن بۆ نمونە لە پەیمانگاش تۆ قوتابی پەیمانگات بووی بزانم کاری شانۆیت کردووە هیچ کارێکی شانۆی دیاری کراوت هەبووە؟ هەڵبەت لە ماوەی ئەمە بابەتێکە زۆر دەمێکشەی چم لەسەر نەوتووە من لە سەرەتا وەکو پێم وتیاتنە ناو هونەرم لە مەجای شانۆیە کارم کردەوە بەشێکی ساڵانی ڕابردووم لە پەیمانگا هەر مامۆسای بە شانۆ بووم لە پەیمانگای هونەرجوانەکانی هەڵە بچەی شەید هەڵبەت لە دوایەوەی کە خوێندنی سینەمام خوێندووە چوومە ئەو بوارەوە ناڵێم بە تەواتی من دوورکەوتومەتەوە لە شانۆ بیتر بە تەواتی دابڕاوم بەڵکو ێسش هەندێک دەقی شانۆی هەیە بەردام خوێنمەوە و حزۆرم هەبوو لە بینینی هەموو نمایشە شانۆیەکان بەس وەکو ئەوەی کە ڕێگە بەمەوە بەخۆم وەکوەوەی کە وەکتەر یاکو درێنەر لە شانۆیەکا بەشداری بکەم پێم وایە تر ڕێگەم بەخۆم نەیەوە حەزم نەکردوانی درێژە بەو مەجالە بەم و لە هەمان کاتا لە سینەما ئیش بکەم و لە هەمان کاتا یعنی ئەبێت خۆت کۆکەیتەوە لە شوێنەکە خۆت ببینیتەوە لە شوێنەکە بەتەکیت بەدڵنیاییەوە بزانم بنواندنی کێ سەرسام بوویت لەو تەمەنی کات بۆ نمونە تازە چویتێتە پەیمانگاوە ئەو قوتابیانشی کە هەمیشە لە پەیمانگا وەرەگیرێن ینی باگراوندێکی سەقافی و باگراوندێکی تایبەتیان هەیە بە تایبەت ئەو قوتابیانی کە لە بەشی شانۆ وەرەگیرێن یعنی بە زانیارێکی زۆر زیاتریان هەبێت وەک لە کەسێکی ئاسایی بزانم تۆ هەمیشە بووە کە ئەو کەسانە مثلەن بە نواندنی کەسێک زۆر زۆر سەرسام بۆی ئەو ڕێگەیان گرتووی تر ئەو هونەرمەندا ئەگەر کورد بوو بێ ئەگەر بیانی بوو بێ ئەگەر عەرەبی بوو بێ بزانم تۆ بە کێ سەرسام بوویت؟ بەڕاستی بۆی کە بزان بە زەڵت کێ زۆر زۆر سەرسام و پێ یەکتەرە کوردەکان بڵێ یاکتەرەوە وەکو ملەتی کوردیا خۆت ناو خەڵکیێمەیە هەڵبەت ئەکتەری باشمان هەیە و خەڵکی باشمان هەیە لە مەجالەکەیە توانە و قودرەتی زۆر زۆر باشی هەیە من بەڕاستی سەژێکە بیرەمەوە لە سەر شاشەکە هەموو کاتەوە توشمە یەکێک لە ئەکتەرە باشەکانی کورمان سەتا خەلیل بۆیانی کە زۆر زۆر خاڵی خۆش بێ زۆر جار ئیشەکانم بینیوە بەردەوامانی هەستم بۆ کردو کە ئەمە یەکێکە لەوانەی کە توانێت هەموو ڕۆڵێک هەموو کارکتەرێک وەکو خۆی بەرجەستە بکات بۆ هەموو کارکتەرێک تەماشاکەی دنیابینێکی تری هەبووە و ئێمە لە هەمان کاتا جیلێکی ترمان هەبوو کە ینی لەم قۆناغانەی کۆتایی کەنجیش بوون و هاتوونەتە سەرشان و نواندنیان زۆر زۆر باش بۆ توانایەکی زۆر زۆر باش بە هاوڕێم هەبوو لە پەیمانگا نمونەی بێنمە و گۆرانیانی گۆران نامەکەیەک بۆ لەوانەی کە هەموو کاتێک پێم وتومار کاتێککە نواندنەکەی لەسەر شان و حەزەکەم بێم سێ شانەکە بکەم بۆی کە توانا و لێهاتوویت ببینم ئەمە واگەن کە تۆ ئێمە خەڵکی زۆر زۆر باشمان هەیە بەڵامی تر بەڕاستی ئەگەڵ لەم ئەکادیمیایەکی باشمان هەیە بۆ پێگەاندنی یەکتەر ئەو هەمان نییانی نەماتوانیوە خەڵکێکی باشیانی و نمونەی تریشمان زۆر هەبووە ترمان هەبووە لە پەیمانگا توانە قودرەتێکی باشی هەبووە بەڵام دەرفەتی نەبوویان دەرفەتی باش نهاتۆتە پێش یعنی ئەکتەری باشمان هەیە توانێت وەکو ئەو ئەکتەرانی ترکە لە دنیای دەرەوەی بینیمانە و ئەڵێنەوە فڵانە کەس ئەڵێنەوە لێناردو دیکابری زۆر زۆر باشە بەڵێ هەممانە توانامان هەیە لەوانەیە نەگەشتێتەوە ئاسەیەوە بەڵام لەبەرچی نەگەشتوە لەبەری تۆی تەکنیکارت نییە ئەکادیمیایەکی باشت نییە مامۆستایەکی باشی نییە ڕایە یعنی فەرگێکی وهات نییە کە تۆ ئەکتەری زۆر زۆر باشی تێ ئەو هەلەی بۆ نەڕەخساوە بزەبت زۆر ڕاستە باسی هونەرمەند تا خەلیلت کرد هەنێک کات لە فەیسبوک ڤیدیۆی کورتکورد ئەنێن لە بەتایبەت ئەو درامانی کە لە کارەکانی مامۆستا حسێن مسڕیا بەشدارە بێت ینی هی 20 ساڵ تقریبا 15 ساڵ پێشێستێ بەڵام تۆ هەر بە تام و چێژی ئەو کاتە سیریەکەیتەوە چێژی لێ ئەبینیت ینی مەبەستم لە قسەکانی تۆ بتەواوکردنی بابەتەکەی تۆکە ئەیتوانی هەموو شتەکان ینی هەموو ئاکتەکان بۆکو خۆی جێبەجێ بکە شتێک نییە زین چۆنە شتێک نییە بڵێەوەی کە لەبەرەوەی کە ئەمە مێژۆکەی کۆنەیتر جیاواز لێسە خۆی سەش ئێمە خەڵکێکی زۆر زۆرمان هەیە ببینە چۆن سێری
ئەو درامە تەلەڤیزیۆنیانەی کە خولە چەخماخە و بەڵێ نازانم شاڵە و کۆمەڵێک ئیشە بۆ لەو سەردەمایە کە تەماشام کردو زۆر بە قەفەویش دروست کراوە و بەڵام ئیشێکی زۆر جوان بەرەماتۆ کۆمەڵ ئەکتەری زۆر لە هاتوویتیا بووە و هەموو کاتێک تەماشاکەی ئەو جۆرە ئیشانە هەموو کاتی ئەبدەیتە لەگەڵ بینەرەکەی لەبەرەوەی کە بینەرەکە بەڕاستی سەدق و ڕاستەقینەی ڕازگۆیی ئەو ئەکتەرا بینێ لەناو ئیشەکەیە و حەز بۆ ناکە کە هاتووە بۆی کە لێرەیە دانیشێت و کۆی کە کۆمەڵێک ئیشمان بینیوە لەم کاتانەیە هاتوو لێرەیە دانیشە حیوارەکەی بڵێ بڕاتە دەرەوە ئەمە ئیشی ئەکتەرە ئیشی هەموو کەسێک نییە لە سەردەمی ئێستەیە بەڕاستی شتێک هاتوۆتە بەردەم کامێرا کایتر لەوانەیە عاجبوونی تێ بکەم قسەکردنم کە بەڵامی تر لەبەرەوەی کە فەیز جوانە لەبەرەوەی کە هاتووە نازانم ئەمانە بەرزەکرێتەوە دەم و چاو و دەستکاری زۆرێک لە کەس بەتایبەت ئەو ئەکتەرانەیە کە ینی ئیهمال کراون لەبەرەوەی کە کەسێک هەیە لە سنەپچات و لە نازام چۆ ڤیوی زۆرە خەڵکێکی زۆر بینەرێتی هێنەی کاتە بتۆڵەی شاشەکە بۆی کە خەڵک دیسانەوە بێتەوە لەناو هەوڵەکانی سینەمان لە تەلەڤیزیۆن لەبەر خاتری ئەو کەسە سریەوەکە بەڵام تەماشاکەی نوانێکی فێکە یعنی توانە و لێهاتووی سلیقەی خۆی نییە ئێمە ئەکتەری زۆر باشمانەیە کە ئەتوانێت بە قودرەتی خۆی بە توانای خۆی بە ڕازگۆیی خۆی بە جەستی خۆی بە دەنگی خۆی کە ئیشی زۆر باش کات کە تەماشاکی ئەمانە پراوێز خراون خەڵکی هێنراوەتە پێشەوە کە بەڕاستی ئەوەی ئەلفوبێی نواندن نازانێت ئەلفوبێی باری هوەری نازانێت تەماشاکی لەبەر خاتری فەیس و لەبەر خاترەوەی کە لەناو کۆمەلگایە ڤی زۆرە و خەڵکێک زۆر لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکان سریەکەن هێنراون کراونە تەپاڵەوانی شاشەکان لەو کاتێکە هیچ توانە و سەلیقەیەک زۆر ڕاست ئەو هەر کێشەی هونەرمەندان نییە بە تایبەت کێشەی ڕاگەاندن کارەکانیشە بە تایبەت کە ئەوە بۆ بە ینی هەڵەیەکی زەق تقریبا بۆ بە زیادەیەکی جیهانی بەس لەناو کۆمەڵگای ئێمەیە زۆر بە زەقی ڕەنگیاوە زۆر ڕاستە کاگاو کاگیان ڕێکلامێکمان هەیە ناوبڕێکمانێ و ئەگەڕێنەوە وڵاتان ئازیزانم ناوبڕێکی کورتمانێ و ئەگەڕێمەوە وڵاتان بۆڵ کێشم هەڕۆڵۆ مێخەکە بەکاربێنێ بەخوای سە چاکەبی بۆ ماوخە بوێرە هادی بووکە هەمی خوێنە ئەم دەرمانە بەکاربێنە وەڵا بێ بیکی بە تاقمەتەمای چی لۆکە هاندی ئەیوی چییە بی ئەو چی کاکە ئەو بۆ هاوارەکەی دارمێشدا فلۆرۆداین بەکاربهێنە چی داین؟ هەویری ددانی فلۆرۆداین بەریتانیا باشترین چارەسەری پووک و ددانە گرانە؟ نا گران نییە بە دڵی توێ چوار جۆری هەیە هەر چوار جۆرەکەی کاری زۆر باش لەسەر پووک و ددانەکەن بە دەرلەوەی ددانە پاکاتەوە بەهێزیەکات و سپیشیەکاتەوە بە فلۆرۆداین زەردەخەنەیەکی درەوشاوە بەدەست بێنە دووبارە سڵاوتان لەبێ کاگاوکار پێم خۆشە باسێکی ئەو کارانە بکەین کە وەکو دەرهێنەر کارەتیا کردو بە تایبەت کورتە فیلمی دوایین دیدار کار دەرهێنان بۆ کورۆ بزانم ئەمە چیرۆکەکەی باز دەچیەکە و لە چ شوێنە نمایش کراوە خەڵاتی وەرگرتووە پێشێکی ئەمە جارێکە سپاسێکی گەرمی لامی دیا بکەم کە باڵپشتی منیان کرد بۆ فیلمەوە کوپڕسەر هاتنە پێشەوە فیلمەکەیان بەرەمێنا زۆر باش لانی بەرەمێنان هەڵبەتە فیلمە فیلمی دوایین دیدار فیلمێک بوو کە چیرۆکەی جارێک لەگەڵ هاوڕێمی دریز عەبدی باسمان کرد کە و نووسینی چیرۆکەکەی نووسی بوو تر سیناریۆکەی نووسی بوو بوو بە ینی بوو بابەتێک کە لای من بوو مەراقیان هێزمەکەەوە چیرۆکی کابێت بژێڕێتەوە بێت بچێتە سەر شاشەی تر بە شێو لە شێوەکان فیلمەکە باسی ئەنفالەکات بەڵام لە دوای ئەوەی کە چیرۆکی ئەنفالی گێڕێتەوە لە دوای ڕووداوی ئەنفال یعنی کارەسات نیە تاوانێکی گەورە بەرامبەر بە میلەتێک کراوە بەڵام ئاسەوارەکەی تەماشاکەی دوای 30 ساڵ بەردەوامە هەتاوەکو ئێستا ئاسەواری ئەو ئەنفالە بەردەوامە لە خێزانەکانە بە جێهێشتنی یەکتر تەماشاکەی خوشکوبرایەک لە ناو خەڵۆتگەیەکی پیریا ژیان بەسەرە بن کە تەماشاکەی هیچیان ناناسنەوە ئەنفال بە شێوەیەک شێواندونی دەرونیان ژیانیان کارکتەریان هەموو ئەم شتانی بە شێوەیەک شێواندۆ کە ناتوان یەکتر بناسنەوە ئەمەژە بێتە گرێ و کێشەی ئەم دوو کارکتەرە زۆر بزانم ئەو چیرۆکە جوانە کێ ئەکتێنێت بۆ ئەکاکێت مامەسا عومەر دڵپاک ئەکتەری سەرەکی ئیشەکەیە لەگەڵ ڕابعە خان
بەلامان کاتە ئەو کارمەندانەی کە لە ناو ئەوان دەوری خوشک و براکە ئەبینن. بەڵێ شای ڕەزایەکێکە لە شایخان بەڵێ شای ڕۆڵی و پەرستارە ئابینێت کە ئەوێت ئەم ژینگەی ئەمان چاک بکاتەوە بەڵام چارەسەر نابێت کۆژار حەکیمێکی ترە لە ئاکتەرەکانەوە تشکۆڵاڵەویش هیوای سەرکەوتن بۆ هەمویانە خوازم دەستیان خۆش بزانم لە چ فیستیڤالێک وەرگیراوە فیلمەکە هەڵبەتە لەلایەن کۆمپانیای ڕەتاو فیلمەوە کاری بڵاوکراوی بۆ کرێت وەکو باسم کرد لە میدیا بەرهەمهێنانی کردو لە فیستیڤاڵی کوردی ئەمستەردام نمایش کراوە و لە فیستیڤاڵی بابل لە وڵاتی ئیتالیا لە بەشی پێشبڕکێی فیلمەکان بوو زۆر باشە لۆ دوو فیستیڤاڵەوە دەستە خۆش بزان کارێکی تریشت کردووە کورتە فیلمە ئەمەشیان ئەو دی و دەرگای ماڵە بەرزەکانە مەشیان دوای کە بەشی سینەما بخەن لە کۆتا ساڵی وەکو کارنامەی دەرچوونەوە فیلم کرد فیلمەکەویش فیلمەکەی ئەو فیلمە باز لە ژیانی مۆدرنەتی ئینسانەکات بە تایبەتی ئێستا کوردستانە کە چۆن سەرمایه‌داری تەنگی بە هەموو مەجالەکان هەچنیوە ژیانی ئینسان جاران خێزان لەناو خانوویکی گەورەیە و ژیانێکی یاساییان بەسەرهاکرد بەڵام بزار گەنجێک تەماشاکەی شوقەیەکی تایبەت بەخۆی هەیە ژیان لەناو شوقەیە کاتنەوە باسی کات کە هەموو شتەکان هەموو جۆرە پەیوەندیەکان بوونەتە پەیوەندێکی لاوەکی پەیوەندێکی سەرزارەکی و کات بزەبت لەو بەجالانەیە و مەجای خزمەتگوزاری و ئەمانەش لەناو فیلمەکە هێنداوەتەوە کە ژیان لەناو شوقەکان و لەناو خانە باڵەخانەکانە جۆرێکی ترەوە لە شارەکان و سەرمایه‌دارەکان چۆن تەنگیان بەو خەڵکاڵچنیوە هەموو شتێک وەکو پارە وەکو کاڵا بەکارەهێنرێت و پەیوەندی خۆشەویستی لەناو فیلمەیە پەیوەندێکی کاڵاییە ینی هەر دیسانەوە وەکو ئەو پەیوەندیانەی کە ئینسان هەموو شتێک بە دیلیڤەریە کات لە سەردەمی تازەیە هەموو شتێک بە داواکرد نکات کاتی خۆی پێ بەسەرەبات و کۆتایی پێێنێت فیلمەکە لەوە جۆرانەوە فیلمەکە چەند فیستیڤالێکی بینی فیستیڤاڵی سان فرانسیسکۆ لە ئەمریکا فیستیڤالێک لە یۆنان فیستیڤالێک لە ئیسپانیا فیستیڤالێک لە ئەڵمانیا کۆمەڵێک فیستیڤاڵی زۆری بینی زۆر باشە پرسیارێکت لێ کەم وەک ئەکتەر دوێ ئەوە پێم خۆشە باسێکی ئەو فیستیڤاڵانە بکەین بزانم لە فیلمی سەردەمی جەنگ وەکو ئەکتەر بەشدار بوویت بزانم چۆنە بیرۆکەی ینی زیاتر حەزەکەی تۆ هەستەکەم وەک کاری دەرهێنان ینی کار بکەی وەک کاری ئەکتەری کەمتر دەرکەوتووی یان پێش ئەمەش خۆت وتت بتە حەزەکەم زیاتر خۆم بۆ شتێک کۆ بکەمەوە کاری ئەکتەری چۆن بوو لەم فیلمەیە لە ڕاستە زەین چۆن بوو فیلمە من خۆم دەمێک ینی قەرەلێماوەی تر بکو خۆم ناونانێ بەکتەر لە بەرەوەی کە پێم وایە تر ئەوە وەزیفەی کۆمەڵە کەسانی ترە کە توانای قودرەت و هاتووی و بارێکی زۆر تایبەتمەندیان هەیە لەو مەجالەیە ئەکرێتەوە نوادن لە ئیشێکا بکەیت لە بەرەوەی ئەو ئیشێکی ئێزمەنگەری بوو ڕامێر محمود ڕامێر محەممەدی دیزەبدی هاوڕێیانم لێلیانەبێت فیلمەکە فیلمێک بوو کە لە نێو چیرۆکی فیلمەکە بە شێوازێکە کە ئەکرا هەر خودی خۆمان کە داڕەژەر و بیرۆکەکە و ئیشەکەمان بەرهەمێنە خۆمان ببینە کارکتەری نێو فیلمەکەی خۆمان چونکە تۆزێک جیاوازتر بوو لەو ڕانگەوەی کە تۆ فیلمێکی تاوا فیکشن یاخود تاوا دۆکمنتەری بەرهەمبێنیت فیلمەکە تۆزی جیاوازتر بوو بۆیە ئێمە وەکو خۆمان بووینە کارکتەری نێو فیلمەکە لەو فیلمەیە بۆیە ڕۆڵم بینیوە فیلمەکە فیلمێکی درێژە و فیلمێکی باشەیشەوە دەستان خۆش بێت بزانم تا باسێکی ئەم فیستیڤاڵانە بە بکەی بەتایبەت لەم چە ساڵانەی دوایی یعنی دەرهێنەرانی کورد بەتایبەت گەنجەکان زیاتر پێیان خۆشە کە فیلمەکانیان بەتایبەت کورتە فیلمەکان لە فیستیڤاڵەکانی دەرەوە پیشان بدەن و بۆیان بنێرم زانم ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە وەکو دەرهێنەرێک بزانم ئەمە تا چەند گرنگە بۆ دەرهێنەرانی کورد بەشداربوونی فیلمی کوردی و کورتە فیلمی کوردی لەو فیستیڤاڵانە تا چەند گرنگە بۆ ئێمە هەڵبەتە سیرەکەی گەبیر لێ بکەیت تۆ فیستیڤاڵ خودی فیستیڤاڵ بۆنێکی گرنگە لە هەموو دنیاە فیستیڤاڵی بەرهەمهێنانی فیلم لە مەجای سینەماکار وازیفەی سینەماکار و فیلم ئەوانەی کە فیلم دروستەکەن جارێ بێت فیلمەکانیان لەنێو یاخود فیلمێکی تایبەت بە هۆڵی سینەما بێ و بەڵام هەموو ئەوانش کە لە فیلمەکان لە هۆڵی سینەما نمایشەکان جا فیلمەکان نەرنە فیستیڤاڵە جیهانیەکانەوە فیستیڤاڵە جیهانیەکان ڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە بۆ بەرهەمهێنانی زیاتری فیلم بۆ ئەوی کە تۆ زیاتر چیرۆکەکانی میلەتەکەی خۆت بە گەلانی تر ئاشنا بکەیت بۆ ئەوی کە کەسانی تر فیلمسازانی تری دنیا بناسیت و فیلمەکانت چیرۆکەکانت ئەوانە لەنێو ئەو فیلمانە یاخود دروستکردنی کۆنتاکت بۆی کە فیلمی
لە ڕێگەی ئەوانەوە بەرهەمبێنی دیاخۆت ئەوان بێن لێرە بەرهێنانی فیلم بکەن لە ناوچەکەی تۆە لە ژنگەکەی تۆیا چیرۆکەکانی تۆ بناسن ئەمە زۆر گرنگە و دەرهێنەرانی کورد یاخود ئەوانەی کە فیلم دروستەکان بەڕاستی ئێمە کە زۆرترین فیلم کە دروستێکن لە ئێستا فیلمەکانمان فیلمی کورتە لەبەرەوەی کە بەڕاستی ئێمە فیلمی درێژ پێویستی بە بودجەت و پێویستی بە زمینە سازێکی زۆر باشترە پێویستی بە شوێن و لۆکیشن ئەمە ئەمانە هەیە بودجەتەکە لە هەمووی گرنگترە ئێمەش لە ئێستەیە بەڕاستی بودجەتێکی کەمان هەیە لە کوردستان وەک کەمترین فاندی بەجای فیلمەکرێت بواری بەرهێنانی فیلمەکرێت لەبەرەوە تۆ کاتێک فیلمێکی کورتەکەیت لە کوردستان تۆ ئەو بازاڕەت نییە بۆی کە تۆ خەریکی نمایشکردنی فیلمی کوردی یعنی تەماشاکەی فیلمە درێژەکان بەدەگمەن یعنی بینەرێکی باشیانە بێت اینجا فیلمی کورد لە هەتا ئێستا یعنی نەبوو بە کولتوریش نەمان کردو بە کولتورێکی خۆت لەبەرەوە تۆ فیلمەکان ئاستی فستیڤالە جیهانیەکانەکەیت و دوجار هەندێک لە فیلمە کوردەکان ناخۆت فیلمە کوردەکان ئەتوانێت لە ناو فستیڤالە جیهانیانەیە خەڵات بهێنێت یاخۆت هەر بەشداریکردن لە ناو فستیڤالە جیهانیەکان وەکو کە چتە پێش بڵکی ئەو فیلمە جیهانیانەوە پێم وایە جێگەی خۆشحاڵێکی باش زۆر ڕاستە دەستان خۆش بێ بزانم پێش پرۆگرام باسی شتێکمان کردوتت دواکارم کارێکی نووسینە بۆ درامایەک پێم خۆشە باسێکی ئەوم بۆ بکەی بزانم ئەمە یەکەم جارتە کاری نووسین بکەی بۆ درامایە خۆت بەشداریکردن لە دراما وەکو دەرهێنەر یاخۆ وەکو ئەکتەر وەڵا لە ڕاستیە باسیەوەمان کرد کە چ کارێکمان هەیە بۆ دوجارەوانە لەگەڵ هاوڕێیانم هەر بە هەمان شێوە چکە ئەمە هەموو فیلمەکانی خۆدە و کارانەی کەیەکەین بە بۆ دەنگی و بە بیرکردنەوەی گشتی ئەوانە قساکەین لەسەر ئەو یەکێک لەو چیرۆکانە ڕۆمانی هاوڕێیەکمە کە وەکو خەریکی ئەدابتکردنی لەسەری بۆی کە وەکو زنجیرێکی تەلەڤیزیۆنی کاری بۆ بکەین بەڵامی تر لە هێشتا لە قۆناغی نووسینین و بەستی تر کێشەی سەرەکی ئەوەی کە بەرەمێنەر و ئەو کەسانی کایانێت فیلم دروستکەن کێشی سەرکیان بودجەتە ینی تۆ بێت لاوانێ لە شوێنێکە چیرەکەت بمری و کۆتایی ببێنیت نەتوانیت وایە ئەو کاتێ مەسەلەن پێویستە لەو کاتەیە ئیشە بکرێ و کاتە ئەو بودجێنێ دوای شتێکی بابەتێکی زیاتر بزانم باسی کاری دەرهێنانی کردو بۆ فیلم و بۆ کورتە فیلم و بۆ بەتەماشی لە بەرنامەتایەکە بۆ درامای بکەی بزانم جیاوازی کارکردن لە نێوان فیلم و دراما کورسیەکانی چییە؟ بەڕاستیم پێم وایەوەی کە جایە کاتەوە کە لەو شار بودجێ بینەرە من پێم وایە لە ئێستا تۆ چۆن لە فیلمێکە لە کورتە فیلمێکە لە فیلمێکی درێژە کارەکەیت وە بە چ بیرکردنەوەیکیش بۆ درامایەک یا بۆ زنجیرەیەکی تەلەڤیزیۆنی کارەکەی چونکە تۆ ڕاستەوخۆ زنجیرە تەلەڤیزیۆنەکان کارێک پێم وایە بەرکەوتەیەکی ڕاستەوە خۆی لەگەڵ بینەرێکی هەموو ماڵەکە لەگەڵ مناڵە لەگەڵ قۆناغی گەورەیە لەگەڵ هەموو ئەمانەیە هەیە بۆیە تۆ بێت بە چ بیرکردنەوەیەکەوە یاخود بە شێوازێکەوە بچیتە نێو تەلەڤیزیۆنی ماڵەکان بەڵام چاوازە کە تۆ بیلەوەکەی تۆ وەکو فیلمێک یاخود بەرمێنانی کورتە فیلمێکەکەی چۆن ئەچیتە ناو ئەو پرۆسەیەوە بە چ میکانیزمێک یاخود چ جۆرێک چ ستۆریە کەڵەبژێری بۆ لەگەڵ ئێستا ئێمە ئەگونجێ ناگونجێ وایە بەتەکیت وەکو مەجاالەوەی کە کامیان هەڵبژێت تو چۆن بیرەکەیتەوە پێم وایە بینەرە توانیت لەسەر ئەساسی بیرکردنەوەی بینەری کۆمەڵگاکەت کاری تەلەڤیزیۆنی بکەیت بەڵام پێم وایە بۆ فیلم دروستکردن تۆ توانیت بە بیرکردنەوەی خۆت زیاتر ینی توانیت نازانم لە ڕووی بەرهەمهێنانی شەوە زیاتر درامەکە کاتی زۆرتر نایە بۆ نمونە بودجەی زۆرترێ ئەکتەرێکی زۆرتری ئەوێت ئامادەکاریی زۆرتری بەرهەمهێنانی زۆر قورسترە کاتێکی زۆر مۆدا درێژتر ئەوێت پلاندانانی زیاتری ئەوێت و بودجەتێکی زۆر زیاتری ئەوێت لە ڕووی تەکنیکیەوە بێت ئیمکانێکی باشت دەبەردەساوێت بۆ بەرهەمهێنان چونکە ئەمە جارانە تۆزێک ئیشکردنی تایە قورسە لە کۆتایی شانی لە دوای تەواوبوونی پرۆسەکە مەسەن بزانی چ کەناڵێک هەڵەبژێری کاتەکەی کەیە مەسەن بینەر حەز بە بینینیەکە لەم کاتەیان ناکات وانە پێما بێت ئەو درێنەرانەی کەیانەوێت درامایەک بەرهەم بێنن قورسە تۆ بچیت ڕێزکێکی وا بکەیت کاتێک فیلم بەرهەمهێنانی بۆ بکەیت و لەسەر بودجەتی خۆت بیکەیت و دوجار بڵێ وەڵام نەی فرۆشمەوەیان کەناڵێک تەلەڤیزیۆنێک قساکەم دوجار ئەگەر کەناڵێک نەبوو لێ پەخشکرد یا لێ نەکڕیتەوە کاتە تۆ ئیشەکەت بردەوە وەم پێم وایە چونکە لێرە ئێمە کۆمپانیای پرۆدەکشن کۆمپانیای بەرهەمهێنانی فیلم و زنجیرە تەلەڤیزیۆنی ئەمانەمان نییە
ترێنەر خۆی ناتوانێت ئەو ڕیسکە بکە خۆی ناوێت دەست بۆ ئەوی شەبەرێت زۆر ڕاستە پێشتر چەند ئیشێک کراوە بەداخەوەیانی هەنێک ئیشەی حەز ناکەم ناوەکانیان بێنم کە بزانام پێش کاتی کۆرۆنا کراوە تا ئێستا و ئیشانە نەفرۆشراوەتەوە ینی هێشتا هیچ کڕیوەتەوە و کەیتر ئیشەکەشە بێتە جۆم بڵێ لە ڕەفەیە کامێنێتەوە لە سەرسیدیەکان ئەمێنێتەوە بەداخەوە ئەنیشەکان بریان ئەو پێویستە ئەو کاتەی مەسەلەن تۆ ئیشێک نمایشکەی سێرەکەی بابەتێکی ترێت لە دوای ئەوە کە خەڵک زیاتر گرنگی پێ ئەوەن ڕۆژگارەکەی خۆت بیت مەڵەوە زۆر ڕاستە کاکاوکار من زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ کە بەڕێستان میوانی ئێمە بوون ئەگەر شتێکت ماوە پێم خۆشە لە کۆتاییە باسیکەی هەڵا بەگشتی سپاس بۆ پرسیارەکان سپاس بۆ بەڕێزیشی کە قسەی کتابەتی هێرشتیوە نەوەڵات سپاسەکەم دەستەخۆش زۆر سپاس بۆ ئەمڕۆ کە لای ئێمە میوان بووی زۆر سپاس بۆ کاک هاوکار ساڵح کە بە ڕێزیان دەرهێنەر بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوون هەروەها سوپاسی سەرەکیم بۆ سپۆنسەری پرۆگرامی ئێواری سلێمانی هەوێری دەدانی فلۆرۆداینە کە 4 جۆری جیاوازی هەیە 4 بەرهەمی زۆر جیاوازن هیوادارم ئێوەش بەکاری بێنن تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.